عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ گەلی کورد پێویستە لە ئێستادا یەکڕێز و یەکگرتوو بێت، چونکە ئێمە تەنها دەتوانین بە یەکگرتووی بەسەر ئەم قەیرانانە سەر بکەوین. پێویستە حیزبەکانی هەرێمی کوردستان هەموو یەکگرت بن، نەوەی دەرەوەی هەرێمی کوردستان نەتان زەفەرمان پێ ببن، معنای زەفەرشی گەورەمان پێ بن، ئەمەش هەمانەکە یەکگرت بن کەس دەرەقەتمان نایە، نەک بەغدا هیچ وڵاتێشکە دەرەقەتمان نایە. پێویستە ئێمە یەکگرتوو بین، یەک بگرین. ئەگەر یەک نەگرین، هەر وڵاتێک یەک نەگری قەت سەرکەوتوو نابین. واز لە بربەرەکانی بینن، واز لە عەزب و عەزبکاری بینن، یەک حکومەتی پێک بینین بە هەموو لایەک بەڕاستی نەجاعەتی کورد و کوردستان وا دێتن. پێویستە لەو کاتەدا هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان یەکڕابن، یەکدەنگ بن، یەکاڵبەست بن، هەمووی لەگە یەکدی بن، چونکە لەو کاتەدا پێویستترین شت یەکگرتنە بەرامبەر بە عێراقیەکان.